دیارە ئەمڕۆ چلسێمین ساڵ تێدەپەڕێت بەسەر شەهیدکردنی ئارامی سەرکردە و یەکێک لە ڕابەرانی شۆڕشی نوێی گەلەکەمان. شەهید ئارام لە کاتی نائومێدی و لە ڕۆژێکی ڕەشدا لە دوای ئاژبەتاڵی شۆڕشی ئەیلۆل چرای ئومێدی هەڵکرد و وەک سەرکردەیەکی گەنج و بەتوانە لە شەوەزەنجی تاریشیدا ئاگری شۆڕشی بڵند کرد. شەهید ئارام بۆ خۆی هەڵقوڵاوی نێوچینی ڕەنزدەر و زەحمەت کێشی میلەتەکەمان بوو. بەباشی خوێندنەوەی بۆ دۆخی کۆمەڵگای کوردی کردبوو، لە ئازار و نەهامەتیەکانی میلەتەکەمان تێگەیشت بوو. ئارام هەر لەو سەردەمەدا بە شێوەیەکی واقعیانە بە ئاگابوون لە سیاسەتی جیهانی و ناوچەکە ڕۆڵێکی باڵای هەبوو لەوە چەرخانی مۆدیلی فکری چەپ. ئەو دەیزانی چۆن ئاوێتەی بکات لەگەڵ خواستەکانی کۆمەڵگەی کوردیدا و بە ئاگابوونێکی وردەوە هەنگاوی دەناو خەبات بۆ دێموکراسی و یەکسانی و ئازادی و دادپەروەری دەکرد. بە بیر و باوەڕێکی پتەوە دژی ئەو زولم و زۆرداریە دەوەستایەوە کە دەرهەق بە میلەتەکەمان دەکرا وەک سەرکردەیەک ئەو پاشخانە مەعریفەی کە هەیبوو توانی بیخاتە بواری عەمەلیەوە. ڕێخستنەکانی پێش دەخست و ڕۆڵێکی کاریگەر و گرنگی هەبوو لە برەودان بەو مۆدیلە نوێیە لە کاری سیاسی و ڕێکخراوەی و شەڕی پارتیزانیدا. ئارامی نەمێر کاریگەریەکەی وای لێ هات بوو ئاوێتەی دڵ و دەروونی چینی ڕەنزدەران بوو. دوژمنانی میلەتەکەشمان چاویان بەم شاسوارەی شۆڕشی نوێ هەڵەدات. لە ڕۆژێکی وەکو ئەمڕۆ لە سیوێکی یەکی 1970 بەدەستی جاشە خۆفرۆشەکان شەهید کرا. لە پاش شەهید بوونی کلێنێکی گەرۆی لە ناو شۆڕشی نوێ دروست کرد. بەڵام یەکێتی نیشتیمانی کوردستان خوێن و ڕێباز و بیر و باوەڕی شەهید ئارامی کردە وزە بۆ بەگشتدا دوژمنان و دەسەڵاتە فاشیەکاندا بچێتەوە. واتەبوونی مەکتەبی ڕاگەیاندنی یەکێتی نیشتیمانی کوردستان هەماڵانی مەکتەبی ڕاگەیاندنی کافەرمی بۆ دانانی. یەکێتی نیشتیمانی کوردستان لە پەرلەمانی عراق هەواڵان ئەندامانی پەرلەمان دافەرمون بۆ دانانی تازەبووینەکانیان. تازەبووینەی بۆردی پەیوەندیە کوردستانیەکان هەواڵانی بۆرد دافەرمون بۆ دانانی. تازەبووینەی ماڵپەڕی ڕێخستنی پێشمەرگە و فەرماندەیی هێزەکانی هەفتە هەواڵانی پێشمەرگە دافەرمون بۆ دانانی تازەبووینەکان. نەماڵەی شەهیدی سەرکردە کاگارام بافەرمون بۆ دانانی تازەبووینەکان. تازەبووینەی بەڕێوەبەرایەتی گشتی شەهیدان و ئەنفاکراوان بافەرمون بۆ دانانی تازەبووینەکان. تازەبووینەی کۆمیتەی ڕێخستنی کۆمیتەی چواری ڕێخستن بافەرمون بۆ دانانی تازەبووینەکان. تازەبووینەی هەواڵان کۆمیتەی سیاسەی بازیان بافەرمون. تازەبووینەی کۆمیتەی 25 یاساییش بافەرمون بۆ دانانی تازەبووینەکان. تازەبووینەی بەرزان لە ڕۆکی یەکێکمەی نیشتیمانی بافەرمون بۆ دانانی تازەبووینەکان. هەموو بەڕێزانێتی کە تازەبووینیان هێناوە ئەتوانن بفەرمون بۆ دانانی تازەبووینەکانیان. دەرەها کۆمەڵێک پاڵستەمان بەدەستگەیشتووە جۆرەی پرسەکەیان کۆمیتەی ڕێخستی کارگار بەهۆی هەواڵانی کۆمیتەی ڕێخستی مەلەگەکەوە بەگەردی و خێراکۆی ویلایەتەکان و Tamam, şöyle koy.
ها؟